اینجا دایگیان و کوڕەکە و باسی کرد کە تۆ یەکەم ئەسب سواری ئەم گوندە بوو. ئەنجامەوەی باسێکیەوەم بۆ بکەی ئەو کاتات لە تەمەنی چەندەوە دەسە کرد بە سواری بزانم لە کۆنا چۆن بوو چۆن دەستە پێ کرد لە 12 ساڵی لە 12 ساڵیەوە 12 سال تاش نەبوو لە 12 ساڵیەوە لە 12 ساڵی با من دوو ئەوەی لۆکرم ئەسب دوو ئەوە برێم ئەسب ناچکو خەدی بەڕاستی برێ دوو ئامۆزایەکەش ماینەکی لۆکرم ئەوش مام واحد ماینەکی لۆکرم بەرێ ئەوە حایدی خۆم بوو ئەو لۆ ئەوەی بسواری بوو ماینەکە وراقەکاندیش لۆ داروشتی بوو دەچمە دارە چمە چیای ئەو بەری ڕۆشتیت بۆ داروشتی لۆ بەری دووبارە دارم دەین ئەمن برام نەبوون یعنی برام کچکە بوون لە ماری هەرە من گەورە بووم ینی خوشی لە خۆم گەورەترە بوو بەس ئەمن چ پیام جچ پیانم دەبارە کردو دەگەر بام یعنی دەهاتۆ چوم سیلاحم بمری وا ئەکرد و پێم وتیان پێشمەرگەی کۆنیش لەگەر بۆ بکەیکە لەگەڵ باوکتان لەگەر بابم هەموو دەبێت لە ئەچوونانم بە پێشمەرگارە بتە چیایی و ئەجەهەنجی ئاوە بەرمیل هەبوو بە لەسە هیستریاندانە ئاملۆ بردن داکم نانوشتێ کرد ئەمش لە پێشمەرگام بە چیە دەچوە چالێ دەهاتینەوە مام دەگەت بخ بە مامەکەم داهاتینۆش نانوشتن حازر کرد هەرخوا مارومیان بام بەڕێ دەکرد و هەرم لە ناو مارێ دەهاتم دەچوو ئەو کاتە خۆشتر بوودایان ئێستا بەڕاستی ئەلحانەزانی چی خۆشە نان و خواردنەکی زۆر پوختە و ڕێکە حازرەبی بەس درت ئەوەندە خۆش بوو هەنجین ئەگە یەک پارە هێلکرد بخوات بە دوو هەندە درت خۆش ئەو کاتە یەک پارە ماست بخوات بە یەک کشتی کوردەواری خۆما بوو زۆر خۆ درت خۆش درت مرت عابوو سکوتی هەموو حەزی خۆشەویستی خۆ دیار بوون هەموو لە دەورە پێما وتت هاوسەریشە وەفاتی کردەخوا لێ خۆش بێت بەس ئەمە باسی ئەوم بۆ بکەیت کە ئەو کاتە ئەسب سواری تەکرد باشە تۆڵی دوانم هەبووە یەکێکیان تەنها بۆ سواری بۆ ئەوتریشان تەنها بۆ دارهێنان بۆ چیە چ متعەیەکت لەوە وەرەگەر کە ئەم ئەسب سواریە لێرە لە کە سوار نەبووین هەتا ئەچوونە سەری چیای بەخۆی نانی سبەینان لەسەری چای دەخوات بۆ نانی بەیانیان ئاڕۆشتن لێژن لە ڕێ کرد لەسەر چیان بەیانیان دەخوات لێ دووبارە دارم دەکرد و دەهاتمەوە دەگەر چار پێنج دەستە خوشک و شتم هەم دەگەدا بوو چار کەس پێنج خوشکم دەگەدا بوونەوە برادەر بوو ئەوانە فێر نەکردەدایە ئەوان هەموو لەگەر مندا بوون ئەوانە چەند کەسە فێری ئەسب سواری کردووە کە تۆ یەکەم ئەسب سواری ئێرە بوو بخۆی دوو ئەوە بوو چیژە خارم بوون ئامۆزان بوو ئەوانە بوون خەڵمی گوندیش دەهاتەوە گەرم دەکەتن دەیانە گوت و ئاسایی بار لەو بارکە و چستن لەو کەوت ئەرێوەڵە ئەوە دەگەرم داهات بە خەڵمی گوندیش بەس بێ بەخۆم چار کەس بوو چار کەس ئەگەر هەزار پیا لەو ئەوەی بە ئەمە خۆمان لەوە لە پیاوە نادا ئەن ئەو چار کەسە بە تایبەتی ئیشی خۆمان دەکرد ئەرێوەڵە ینی مادی بووین زۆر مادی بە زۆر دریشمان خۆش ئەو کاتە بەڵێ زیاتر هیلاکە بوون بەڵام زۆر درن خۆش بزر بەڵێ بەڵام ئەمەوێت باسیەوەم بۆ بکەی کە تۆ ئەڵەی لە کۆنا من پێشمەرگایەتیشم کردو ئەمە باسێکم بۆ بکەی باسی کە سوکاری خۆت کاڵی ئێمە ئایلەمان زۆر بەناوبانگ بۆ لەم گوندەیە باوکت کەسێکی بەناوبانگی ئێرە زۆر هەنەک ئێرە لەسەر ئەوەی چی پێدرە سکتان لە سکتان ئەوە حیدی بوو هەتا سەخڕێ وەڕەشی يعني وحمو الصلح ومصلحة وشتكا حمو بام ذكر حمو لو أوا تن ميوان دار وش دهاتو حمو دهاتو بس مستمر سماري ماري بام قد ناقشاوا يعني وهذا أوا جورة بو دي وخانة شي جورة كده ولفصل أوصل بس لو ميوانا جاك ركعت زانية شيء دايك مشيرجني أم جندية وأنا وصف كردي للأي أما فاستا بقول لا لو جندش يعني كم كسيرة خط وشي من كان لا صوت يعني أواوي يعني هيك كسائر بريري أو هنا أو يعني خبر من ذاك بيسنا وحش كس تخاتوا لي اشتي أو كان بيش أنا زيك وكان والله ذكر كان مسؤول برئيس براستي والله زور برئيسن حتى بيا نادي شو كتربتهم زميت قلت نادي ناكم قد ما لبعم بتزين يعرف قدرنا ما لبعم بتزين شيء أو باسي أشقي خوتو حاصركشتي بو كردين من نبدأ زاني أو ني خوي إيش طالع من شو ناكر بلام أو تانية باسي أول بو يعني وشي قسمات بوي إكدي بابم يخسي لقام كده قلت كسم أتولير لما ما تسوي عسبيوا هرق ليه شيء حتى اليوم اللي بكا دايق يعني إسا كراكانا أو بشيء كتولا كونا هادوا إسا كاراكا أسب سواريكا إنجاوك وجوتي من كدايكم أسب سواريكي وانا كوم ولو أنا من حزم كردو أسب سواريكا مرين ما يتوت شي بو أوان بخواي شانا زيان بيواكم بعدم أوان أوريونا عني عم دسكرتو
إيش تاكا كانوا رخي كوبيك حلاله وين عادي طبعا خم خبتي على بيدك كانوا كان بس أنا أحس وشتي لأنه أبي أوديني أهم إيوانا راسا بخوي حسب زور أويا يعني حسب لو حكى له دري بشري وشي أتكن هاي نكاس هذا مارك من دار أوكي بريم حيوانات حتى مريشك حتى بخوكرني آجل زور آجل يعني فرامشك براسي لا هم كسر